منی تر ناتوانم ئەمە تەحموڵ بکەم. تاکەی خۆم بەبوت پەرست بدەمە قەڵەم. تاکەی دانیشین و ببینین کە لەلایەکەوە مەسیحەکان دەبنە خۆراکی شێران و حیواناتی دەڕەندا و لەلایەکی دیکەوە گلادیاتۆرەکان بۆ خۆشی و تەفریحی ئەو یەکتر بکوژن. تاکەی دەبێ ئەمە تەحموڵ بکەین. ئارام بە مارتینوس، ئارام بە. ئێمە پێکەوەم ڕێگەمان هەڵبژاردووە. لەبیرت چوەتەوە؟ نا لەبیرم نەچێتەوە، بەڵام هۆی ئەم شاردنەوە و بێدەنگێش نازانم. دروستە کە هیچ کەس لە قسەکانمان تێناگات، نەبوت پەرستەکان نە مەسیحەکان، بەڵام هەرچی بێت مەسیحەکان خوددا دەپەرستن. دەبێت تا ئاخری عومرمان دانیشین وە چاویان لێ بکەین کە چۆن خێنی ئەوان دەڕێژن. ئەو شەمشیرانە کە لە کالاندا ژەنگیان هێناوە بەکاری چ دێن؟ ئەو کەسەی بەل لە شەڕ شمشێری دەربێنێت تەنیا خۆی بریندار دەکات. وا بزانە ئێمە سێ سی کەس لەوانیش بکوژین. چه شتێک دەگۆڕدرێ؟ مەگەر تەواوی ئەم جەنایەتانە بەدەستی دیوکلێتیانوس بەڕێوە ناچێ و ئێمەش لە ئاشکرا و نەهێنیدا هاوڕێی ئەو نین. بۆچی شەڕی ئەو لەسەری هاو ئاینەکانمان کەم نەکەینەوە؟ فایدەی چییە؟ دیوکلێتیانوس نەبێ یەکێ دیکە بەم کارە تەنیا گیانی خەڵکمان خستۆتە مەترسیەوە. تا کاتێ ئیمپراتور هەیە کەسانێ وەکو دیوکلێتیانوس هەن مارتینوس. ئیمپراتوریش خۆ سپەینێ دێ و ئێمە زۆر بە ئاسان دەتوانین لێی نزیک ببینەوە. بۆ ئەمە دەڵێن چی؟ مارتینوسی بەڕێز، تو وا دەزانی بۆ ڕوم زۆر سەختە کە ئیمپراتۆرێکی دیکە بێنێتە جێگەی ئەو؟ ئەمە چ خەسەیەکە؟ بەم جۆرە دەبێت لە سەزادانی تەواوی تاوانبارانی دنیا چاوپۆشی بکەین؟ چونکە هەر تاوانباری کە سەزا بدرێت دیسانەوە جەنایەتکارانێکی دیکەن. ئێمە دەبێ ئەرکی سەرشانی خۆمان بەجێ بێنین. مارتینوس ڕاست دەکەی. هەلێکی چاکمان بۆ ڕەخساوە. ڕاستیەکەتان بوێت منیش ئیتیماندوو بووم. نەتەنیا لە مردن ناترسم، بەڵکو چاوەڕوانیشم. بەڵام ترسی ئەوەم هەیە کە لە تۆڵەی کوژانی ئیمپراتوردا تەواوی خەڵقەڵات چۆ بکەن. لەلایەکی دیکێشەوە ئێستاش دەبینم کە خەڵقەڵات چۆ دەکرێن. کەوایە باشترە هۆکاری سەرەکی ئەم جەنایەتانەیش سزا بدرێ. سۆلیدانوس، ئێمە بە شەمشیرە تیژەکانمانەوە چاوەڕوانی فەرمانی توین. خوددایە، تو شایەدی کە هەر کارێ دەکەین بۆ ڕەزامەندی تۆیە، نەک لە بەرخۆمان. لێمان قبول بکە و لەم ڕێگایەدا ئێمە یارمەتی بدە.